حمد و سەنا بۆ خوا لە ژیانمە قەرزاری ڕۆژوم نە قەرزاری نوێژ. قورس نییە بە ڕۆژوو بیت و پاڵ بە عەرەبانێکەوە بنی بارێکی زۆری لەسەر بێت. کەس مەبەستی خوا بێ خوا کاراسانی بۆکە. من چلەی هاوێن بە ڕۆژوم حەماڵم ئێستا حەما. ئەوە کێشە نییە، ئەوە کابرا کاڵێ ناتوانمەوە تالب نییە. نە ئیشێک بۆ خوا بەخوا یارمەتیدایە. یا ڕەحمان و یا ڕەحیم بە ناوی ئەو خالقەی خەڵقی کردوون و بە ئەمری تۆ هاتووینە ئەم کەونە و لە مەڵکی ئەڵڵایە ئەژین و لەسەر نەحمەتەکەی ئەڵڵا گیان بەسەر ئەبەین. داواکەم لەو پەروەردگارە خوایە بە ڕەحمی خۆی و لطفی خۆی و سۆزی خۆی ڕەحمکا بەو عەبدەی بەو بەندەی کە بوو بە سەبەبی من و دڵخۆشکردنی من و ماڵ مناڵی منی گیان ئێرە و خوایە سەرکەوتوو و سەربەزی دنیا و قیامەتیکەی ماڵ و ماڵی ساڵحکەی خوایە گیان احتیاج و محتاجی عەبد و بەندەیەکی خۆتی نەکەی. خوایە ڕەحمکە بە هەموو مسڵمان و برایەکی دینی. خوایە گیان لە بەڵاو مسیبەت و ناڕەحەتی دنیا و قیامەتمان پارێزە و بە ڕەحمی خۆت و سۆزی خۆتمان لەگەڵکە و بەکردەوەی خۆمان لەگەڵ مەکە یا ئەڵڵا. خوایە ڕەحمکە بە هەموو مسڵمانەکان و برای دینی. خوایە گیان کاراسانیان بۆ کێوانیش ئەبەم خوێنە پیرۆزە شادی داواکانیشیان قبوڵکەی. ئامین. خوایە ڕەحمکەی بە خوشت و برای هەموو مسڵمانێکی بە خوشت و برای ئێمەیش و ئەو بەندەیش خوای کە بوو بە سەبەب و منی گیانی ئێرە و دڵخۆش و سەربەرزی کردین. خوای هیدایەتی بەی. خوایە لێی خۆشبی. خوایە ڕەحمی پێ بکەی. خوایە ماڵ و ناڵی ساڵحکەی هیدایەتی بەی لە هەردوو دنیا. ئامین. یا ڕەبی خوایە بە ڕەحمی خۆ ڕەحمان پێ بکەی و کار ئاسانی دنیا و قیامەتمان بۆ بکەی. خوایە ئەو مسڵمانەی کەوا مەبەستی ئێرەیە و دڵی پێخۆشە کار ئاسانی بۆ بکەیت و بیگەینێتە و داواکەشی لێ قبوڵکەی. هیدایەتی هەموو مسڵمان برایەتی دینی. ئامین ئامین یا رب.